بەسەربازی گیراوم دەمبەن بۆ قەسری شیرن سەد خۆزگەم بەج حێڵانی دەستیان لەم مەمکان گیرن بۆ مەعهەدی قەیوانم بەو بەندەی من ڕاگیرن لێرە هەتا لای ئەوان هەر هەموو ڕۆشن بیرن جەلسە جەلسە و کاری سەقزی دەچمە ژوانێ بەدزی مردەکەی نابەت دڵکرد بەو مەلعونێ ڕەفزی جەلسەیە مريم مو ملك للتاراني بودينم بلولا شاو كرمك لبغداي بودك رمبش مو غزل وقدك بايارم بيدا لخوي هاري برواحة وقرك خزمينا ممكن لو مشير نبويني كالك جلقي بريوم كشتومي بروبي وستي شاو مالك ماشي سر كل ما يخوش الشير نهر وكو كالك بين العيلة بجوانة دردك ويلك قرك قيمتي بمنا دولار وسباتك زلفكانيات نخوار هر وقر جماري زوحك لحاود برات شاترا بوروجي تنقانتك خالد جيقر ددوينم كريتشاك وبأمك خوشي خالص وارويا بندك كانم تقبتك بو أكام بينجيني بندي منا تقبتك بو مأهدي قيوان بو مأهدي قيوان بو ينبرالي مهلك جلسة كاري سليماني عشتم بتشاوي جواني سولان دقري فالياني هاللي دقر مو دروم دردت شمل سليماني جلسة
شیشی من کەواوم تۆ خاسی من خراوم تۆ سەری من کڵاوم تۆ چێشتی من پڵاوم ئەتۆ گۆزە و من ئاوم تۆ مانگی من هەتاوم پێت خۆش بێ و پێت ناخۆش بێ دایکت قەولی پێداوم خدا بۆ خۆی دەزانێ وەک مەر لەم لد هاڵاوم بۆ هاوەچ کۆلی دەڵێم مەو بەندەی بۆ دەهاوم جوانی وەک تۆ منەدی وە کورد و عەجەم گەڕاوم مەحاڵە بژیم بەو ژینم بەو تیرانەی لێت داوم وەک کەبابی سەر ئاگر بۆ چاوت هەڵقرچاوم بانەڵێ مەلازادە هەمێتی وێ نەداوم وەک جێگرم نەدیوە چەندی شاران گەڕاوم ئەو هونەرمەندە بەرزە ڕێزی وا لەسەر چاوم خاڵە سوارۆ دەدوێنم بە بەندی لە ناکاوم خۆش بێ یاکان پێنجوێنی ئەو بەندەی بۆ دەهاوم خاڵە کۆژین مۆفەق بێ و قەزای بکەوێ لە چاوم بۆ ساموای داودا بۆ ساموای داودا دەڵێم نیش فێرە ڕاوم بۆ حەمەی سەی جەمار ئەو بەندەی لێداناوم ماغ جەرسە جەرسە و کاریمیان دواوێ دەڕنابێ بەلافاوێ باریکەی بەڵەک چاوێ شەرمێ لە دایکی ناکا خۆی لە باوەشم داوێ خۆی لە باوەشم داوێ تاقاني شربة شيرة كلي بندي براوة أقشق بالصوفة خاوة تيري والد لنداوة صلاة لغاوة بشكل بشو شوالد لي داوة كاكتب هالبلا سادة ما مصايا بناوة كوشيني شيخ باور ببيني باوشي بياوة خوش ممي خوالة سوارة أو بندم بوداناوة بوصام ويداوة دا إيش قلي نماوة حمي سيجبال أرشو باسي كراوة دڵداری خۆشەتدا بڕانی نەبوایە گۆزەی هەڵگرت و ڕۆی دەچێت بۆ تورم پایە ئیندەرقاشی بە قوربان نامڵکی پنقەڵایە هەڵی دەگرم و دڕۆم لەسەر هەر لەوەیدایە تێی هەڵدەن لە شارستانی چی لێ بەکار نایە چەندە خۆشە لا دێن ئەو جەنەتول مەوایە هەرچی لەوێ دەیبینی دڵی سافە و ئاوایە خاڵە کۆژین دەدوێنم هەتا دنیا دنیایە بۆ خێڵی شێخ باوەڕ هەرچی شێخی دنیایە بۆ ساموای داود دڵێم نێوی هاتە نێوکایە خۆش بێ حەمەی سەی جەبارە ئەو جەندەی لە پشتایە خاڵە سوارۆ دەدوێنم لە ئاخری ئاوایە بۆ ئاکام پێنجێنی ناوی هاتە نێوکایە بۆ مەهەدی قەیوانە